بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحابته إلى يوم الدين. ئازیزان خۆشەویستان سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێ. خۆشحاڵین لە پرۆژەی بەهای فەرموودە گەیشتنەوە خزمەتان لە فەرموودەی 147 کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەلا هەلەکە المتەنەطیعون، ئاگادار بن وریابن ئەوانەی کە زۆر سەختگیرن، ئەوانە بەڕاستی بە هیلاک چوونە. لە فقی ئەم فەرموودەیەدا کۆمەڵێشتی گرنگ و گەورەمان دەست دەکەوێ. یەکێک لەوانە کە ئەسڵ وایە لە هەموو کەسدا ببێتە ئاسانکار بۆ بەرامبەرەکەی و سەختگیر و تونگیر نەبێ، کارقرس نەبێ بۆ بەرامبەرەکەی. دوو وشەی متەنەطیعون المتەنەطیعون لەفزێکی عامە بە شێوەیەکی گشتی لە هیچ شتێکا سەختگیر نەبی، لە هەر شتێکا کە تونگیر بووی بێگومان لە بەرامبەر یا زەرەر لە شتێکی تر ئەدەی، هەرچیەک تون بوویتایە لەسەر حیسابی کەسانێکی تر لەسەر حیسابی بەرامبەرە بێ، بۆیە نیشانەی بە هیلاکچوونی خۆی و بەرامبەرەکەشی دەگرێتەوە. فیقی سێهەمان لەم فەرموودەیە کە زۆر گرینگە ئازیزان خۆشەویستان ئەوەیە کە ناڕاستەوخۆ ئاماژەیە بەوەی ئەگەر دەتانەوێ بە هیلاک نەچن ئاسانکار بن ئێوە، ئەگەر ئەتانەوێ بە هیلاک نەچن و خۆشتان و خەڵکی تر بە هیلاک نەچێ ئاسانکار بن بۆ خۆتان، ئاسانکار بن بۆ کەسانی تر. ڕێگەی تند و تیژی، ڕێگەی سەختگیری و ڕێگەی تونی مەگەر نەبەر بۆەوەی خۆشتان بە هیلاک نەچن، خەڵکانی تریش بە هیلاک نەبن. فقی چوارەممان ناڕاستەوخۆ دووبارە ئاماژەیە بەوەی ئاسانکارەکان هۆکاری ژیان خۆشی خەڵکانی ترن. مادام ئەوانەی کە سەختگیرن و متەنەطیعن ئەبنە مایەی بە هیلاکچوونی خەڵک، دیارە بە پێچەوانەیەوە ئەو کەسانەی کە ئاسانکارن، ئەو کەسانەی کە نەرمونیانن، ئەو کەسانەی کە خۆش مەشرەبن، ئەو کەسانەی کە خۆش ژیانن، ئەوانە نیشانەی خۆشی ژیانی خۆیان و نیشانەی خۆشین بۆ ژیانی خەڵکانی تر. بۆیە ئەگەر دەتەوێ ژیانی خۆت خۆش بێ، ئەگەر ئەتەوێ خەڵک بەهۆی تۆ خۆش ژیان بێ، بەهۆی تۆ خۆش گوزەران بێ، بەهۆی تۆوە خۆشبین بێ، خۆشبیست بێ، خۆش ژیان بێ، تۆ ئاسانکار بە، تونگیر مەبە، تاوەکو ژیانی خۆشت و ژیانی ئەوانیش هەمووی بەخۆشی بڕوە. کەواتە تۆی کە دەتوانی ژیانی خەڵک خۆشکەی، تۆی دەتوانی ژیانی خۆت خۆشکەی، تۆی دەتوانی ببیتە ئاسانکار بۆ کەسانی تر لە ڕێگەی ئەم فەرموودە شیرنەی ڕەسوول اللهوە صلی الله عليه وسلم کاتێکە باسی بە هیلاکچوونی خەڵکانی سەختگیر و تونگیری بۆ کردین. خوای گەورە هەموو لایەکمان بکاتە مایی خۆشی ژیانی خەڵکانی تر و ژیانی خۆشمان خۆش و ئاسان بکات. والسلام علیکم ورحمة الله وبركاته.